بۆ ئەوەی کلیلی خێربی مەرج نییە زۆر دەوڵەمەند بی. بۆ ئەوەی کلیلی خێربی مەرج نییە زۆر دەوڵەمەند بی. بڵێ ئەگەر سەرمایه‌دارێکی گەورە نەبم ناتوانم هیچ خێرێک بکەم. بۆ ئەوەی کلیلی خێربی لە ژیاندا ژیانت چۆنیەتی هەبێ نەکە چەندیەتی، شەر نییە، مەرج نییە خاوەن بڕوانامەی باڵابی. مەرج نییە ئەزیزەکەم پۆستی گەورە و باڵات هەبێ. مەرج نییە ناودارێکی ناو کۆمەڵگابی. واقع پێمان دەڵێ، واقع پێمان دەڵێ گرامێک ئەڵماس لە تەنێک ئاسن بە قیمەتترە. لە ناو دوو کەوانەیە ئەمە بێنە بەرچاوت. گرامێک ئەڵماس لە تەنێک ئاسن زۆر بە قیمەتتر و بە نرخترە. 1 گرام ئەویش 1000 کیلۆ، 1000 کیلۆ تەنەکە و ئاسن لەوێ بکەوێ. 1 گرام ئەڵماس سنگ و قورسایی هەر هەمویانی هەیە، لە ڕووی تەنەوە نا، لە ڕوویەوە ئەمە گرامێکەوە ئەو 1000 کیلۆیە. ئەو 1000 کیلۆیە نرخی ئەو گرامەی نییە. چەند هاوڕێت هەیە گرنگ نییە، چۆن هاوڕێیەکت هەیە لە ژیانە گرنگە. هەیە بە هەزاران هاوڕێی فەیسبوک و ئەمانەی هەیە، بەڵام لە ڕۆژی تنگانەدا بە تەنیا دەمێنێتەوە. زۆر گرنگە 3-4 هاوڕێی تەمەنت هەبێ کە تیان ڕاببینی لە کاتی خۆشی و ناخۆشی بەدەمتەوە بن. بۆیە ئەزیزەکەم چەند هاوڕێت هەیە گرنگ نییە، چۆن هاوڕێیەکی تەمەنت پیا کردووە ئەمەیان گرنگە. چەند هەزار کەس لە خوتبەی مزگەوتن بەخوا گرنگ نییە، چەندیان مەبدەئین حاڵی بوون دەگۆڕێن ئەمەیان گرنگە. زۆر مزگەوتی گەورە هەیە 3-4 هەزار کەس نوێژی لێ دەکا، بەشێکی هەرە زۆری بەس فەرزەکە لە کۆڵ خۆی دەکاتەوە. تەنانەت ئاواتە خوازی ئەوەیە مامۆستا لە 3-4 دقە زیاتر خوتبەی جومعە نەخوێنێتەوە بۆ ئەوەی هیچ فێر نەبێ، زوو بە پەلە بڕواتە دەرەوە. زۆری خەوتووە، خەیاڵ بردوویەتیەوە، سەیری مۆبایلەکەی دەکا، سەیری سەعاتەکەی دەکا، خەیاڵی لە بازاڕە. هەموو ئەو هەزارانە جێگەی دڵخۆشی نین کە لە مزگەوتان، هەرچەند قەڵەباڵی مزگەوت بە عامەکەی هەر جێی دڵخۆشیە، بەڵام نابن بەو چەند کەسەی ئەگە 100 کەس لە مزگەوتێکا بێ مەبدەئی بن، بەڕاستی بۆ خوا هاتبنە مزگەوت، بەڕاستی هاتبن دانیش بن خۆزگە بخوازن وتاری مامۆستا وتارێکی بەهێز بێ، خۆزگە بخوازن زیاتر لە دینەکەیان شارەزا بن. چەند خۆشە ئەو کەسانەی کە بەدڵ دێن بە وتاری هەینی، بەدڵ گوێیان گرتووە، هیچ خەیاڵیان لەم لاولا نییە، خەیاڵیان لای سەعاتەکەی دەستیان و سەر دیواری مزگەوتەکە و بەردەمی مامۆستا نییە، خەیاڵیان لای ئەوەیە چەند وشەی جوان لە دەمی وتار خوێن دەرچێ و ئەمان وەریگرن، کاری پێ بکەن، توێشەبەرەی قیامەتیانی پێ دەوڵەمەندکەن، ژیانیانی پێ جوانکەن، دڕکەکانی ڕێگەی ژیانیان لابن، گوڵزارێک لەگەڵ خۆیاندا بەرنەوە. چەند جوانن ئەو کەسانە کە لە مزگەوتە کە لە وتاری هەینیدا دانیشتون مەبدەئین. چەند جوانە ئەوانەی کە دەچنە دەرەوە حاڵی بوو بن. چەند کەسەیە کە دەچێتە دەرەوە کاچێتە مزگەوت، لە مزگەوت دەڕواتە ماڵەوە، کورتەی وتارەکە بە پوختی و بە جوانی بۆ خێزانی دەیجێڕێتەوە، بۆ منداڵەکانی باز دەکاتەوە. لە ماوەی هەفتەیە کا دەچێتە مەجلیسێکەوە ئەڵێ مامۆستای مزگەوت ڕەحمەتی خوای لێبێ و خوا پاداشتی هاتەوە لە وتاری ئەم هەینیە باسی ئەوەی کرد، یعنی حاڵی بووە، لە وتارەکە تێگەیشتووە. چەند کەس گرنگە لە مزگەوتە ئەخلاقیان بگۆڕێ. عەرزم کردن زۆر گرنگ نییە، زۆر گرنگە ئیسلام مزگەوتەکانمان قەڵەباڵغ بن، بەڵام ئەوەی زۆر گرنگە چەندین کەسی لێیە و چەند هەزار کەسی لێیە ناگاتە 10 کەس کە حاڵیان دەگۆڕێ. کەسێکە غەشی کردووە لە معاملەیە بڕیار دەدا جارێشە غەش نەکە، گەنجێکە پەیوەندی ناشەرعی هەبووە لە وتاری مامۆستا هاتوۆتە دەرەوە لە خوتبە بڕیاریدا ژیانی بگۆڕێ. چەند کەسەیە لەگەڵ دایک و باوکی ناکۆک بوو بڕیاریدا ژیانی بگۆڕێ. ئەمەیان گرنگە ئەزیزەکەم.